مامۆستا محەممەد معروف ناسراو بە مەلا محەممەدی نالی لە تەمەنی 77 ساڵیدا لە شاری سلێمانی بە نەخۆشی کۆچی دوایی کرد. مامۆستا محەممەد لە ساڵی 1945 لە گوندی کانی هەنجیرەی شارە زوورە دایک بووە. زانستە شەرعیەکانی لای مامۆستا عەبدوڕەحمان خوێندووە و بڕوانامەی بەدەست هێناوە. سەرکردەیەکی بزوتنەوەی ئیسلامی پێشوو بووە و دامەزرێنەر و یەکەم بەرپرسی مەڵبەندی شەشی سلێمانی بزوتنەوەکە بووە. باوکم وەکو تەمەنی زۆر نەبوو، بەس ئەلحەمدولیلا شکر هەتا ئەم ئەخیرەی کە تووشی ئەم حاڵەتە بوو لەخوای گەورە بە زیاد بێ بەلەشێکی ساغەوە ژیانی گوزەرانەوە. باوکم هەر لە گەنجی و بیدایەتی تەمەنیەوە یەکێک بۆ لەوانەی کە خەمخۆری دین و بانگەواز و کولتور و دینی خەڵک بووە. دایمەن بە پێی قۆناغەکانی تەمەنی خۆی لەگەڵ ئەو خەما گەشەی کردووە و ڕۆیشتووە و تا ئەم تەمەنی کە ئێستا هێناوی سواز بەخوای گەورە لێ نەبڕاوە لەوەی کە شەو ڕۆژ لە خەمی میلەت و لە خەمی نەتەوە و دینی نەتەوە و میلەتا بووە. نەخۆشیەکی وای نەبووە تا مەخیرە لە مەخیرە تووشی حاڵەتێکی وەکو جەڵدەی دەماغ بوو تقریبان هەفتەیەک دە ڕۆژێکی پێچووی تر قەدەری خواوە بوو هەرەوە نەتەمەنیە. ئەم بەیانی لە دەوری سەعات 5 گیانی سپارت. مامۆستا محەممەد لە دوای ساڵانی هەشتاکانەوە دەبێت بە وتاربێژ و پێشنوێژی مزگەوتی نالی لە گەڕەکی عەقاری سلێمانی تا ساتی مردنیشی هەر بەردەوام بووە لە خزمەتکردن لەو مزگەوتە. هاوڕەکانی باز لە خەرمانی پڕ بەرهەمی مامۆستا محەممەدی نالی دەکەن. مامۆستا مەلا محەممەدی نالی من ماوەیەکی زۆر لە خزمەتیا بووم، پیاوێکی بە معنای کەلیمە پیاو بوو لە هەموو ڕۆکانەوە. پیاوێکی شەرعزان بوو، پیاوێکی سیاسی بوو، پیاوێکی ئیداری بوو، پیاوێکی زۆر بە غیرەت بوو، پیاوێک بوو زۆر دڵسۆز بوو بۆ کەسەکانی کە لێی نزیک بوون کە ئەویان بە برای خۆیان دەزانی. بەڕاستی من ئەو مدەی کە لە خزمەتیا بووم هەتا مردن لە بیری ناکەم و بەردەوامی سەردانی مامۆسام کردووە. هۆکارەکەیشی ئەوەیە کە مامۆسا پیاوێکی زۆر خۆشەویست بوو، پیاوێکی زۆر بەڕێز بوو لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵیان تێکەڵ دەبوو و پیاوێک بوو لە تنگانە و ئەزمەکانە دائیمەن نەئەڕووخا حەلی پێبوو، پێشنیاری جوانی پێبوو، قسەی خۆی ئەکرد. لە ڕووی شەرعیشەوە بەڕاستی ئەو قسە شەرعیانەی ئەو فتوا شەرعیانەی ئەو بابەتە شەرعیانی ئەو باسی ئەکرد ئێمە ڕاستی دوای بیرمان لێ کردەوە کە بەڕاستی لەو زەمانە کە لە ساڵی نەوەتەکانە دەری خست کە ئەو پیاوێکی شەرعزان بووە. مامۆستا نالی ئێمە کە ناسیومانە کاتێک لە سەرەتای دروستبوونی ڕابێتی ئیسلامیەوە کە جەنابی یەکێک بۆ لەو کەسانی کە لە ناو شارە ئیشی کردووە و پیاوێکی چالاک و دڵسۆز و پاک بوو. کاتێک کە ئێمە لە قەرەداخ لە 1970 قەڕمان دروست کرد یەکێک لەوانەیە کە بە بەردەوامی هاتوچۆم قەران نەکەشتان بۆ هێناین هەواڵان بۆ هێنا یارمەتیان داین. مامۆستا نالی بوو، کاک حاجی مەهدی بوو، مامۆستا مەلا سەلاجە بوو، کۆمەڵە لۆ برانی کە سەرەتای ڕابێتی ئیسلامی بوون. مامۆستا نالی پیاوێکی ڕۆخسوک و پیاوێکی پاک و پیاوێکی جەری و پیاوێکی ئازا و بەغیرەت بوو و لەگەڵ ئەوە چاونەترس بوو لەو کاتێک کە بەڕاستی لە ناو شارە ڕژەمی عێراقی ڕژەمێکی زۆر دیکتاتۆر و زۆر زاڵم بوو. بەڵام ئەم پیاوانە کە چالاکە ناو شارە ئیشانە کرد کە کارەکان زۆر گرنگ بوو، هەڵسانەوە و ڕابوونی ئیسلامی بوو لەو سەرەتایە. مامۆستا محەممەد کەساتیەکی ئاینی و کۆمەڵایەتی بەهێزی هەبووە و هەمیشە تێکۆشاوە بۆ بەرەو پێشبردننی کاروانی ئیسلام و خەرمانی خزمەتی بە ئاینی ئیسلام گەورە بووە. دوجاریش ڕۆژی 5 تشرینی یەکەم بە نەخۆشی لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.